سڵاوتان لێبێت لە هاوینە هەواری کانیمارانم لە سنووری دارەی سربەخۆی سۆران دیارە ماوەی 2 ڕۆژە زیارەتکارانی ئێرانی لە کۆماری ئیسلامی ئێران بە ڕێگای دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران دێنە هەرێمی کوردستان لەوێش دوای پشودان لە چەند شوێنێک کە شوێنی مانەوە لێرە لە کانیماران هەیە لە شێراوە هەیە و لە هەولێری شوێنێک شوێنیان بۆ دابین کراوە لەلایەن حکوومەت یاریمی کوردستان لە ئیدارەی سربەخۆی سۆرانشتەوەی ئامادەکاریەکان کراوە ئێستا ئێرە کانیمارانە کە ئەو زیارەتکارانەی لە 5 پارێزگای ئێرانەوە دێن لێرە پشوو دەدەن ئەوانەی کە نەخۆشن بە هەر هۆکارێک لێرە لەلایەن تیمی تەندروستی چارەسەریان بۆ دەکرێت دیارە تیمی تەندروستی سەر بە بەڕێبەراتی گشتی تەندروستی سۆران لێرە ئامادەیان هەیە بە 24 کاتژمێری کاک جەواد مادی سەرۆکی تیم لێرەیە. کاک جەواد سڵاوت لێبێت. ئەم دوو ڕۆژە هاتنی زیارەتکاران چۆن بووە و ڕێژەی ئەوانەی کە هاتون لێرە سەردان تیمیێوان کردووە چۆن بووە خەڵک نەخۆش بووە؟ بەخێر هاتنێکی گەرمتان دەکەین. ئێمە وەکو دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم ناوەند لیژنێکی باڵای پێکەینە لە هەرێمی کوردستان کە سنتەری ویزگەی سەرەکی لە دەواازەی حاجی ئۆمەران بوو دوای ئەوەی کە ئیدارەی سربەخۆش ئاگادار کراوە و پاشان بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران لەلایەن دکتۆر کامەرانەوە ئێمەش ئاگادار کراینەوە کە تیمێکی تەندروستی پێک بێنین بۆ ئەو کەسانەی بۆ ئەو زیارەتکارانەی کە لە ڕێی دەواازەی حاجی ئۆمەرانەوە دێن پشوێک دەدەن لە ئیدارەی سربەخۆی سۆران تیمی کانیماران دامەزراوە بۆ ئەوەی خزمەتیان بکەن. ئەو بڵێم چارەسەریانەی لێرە دەکرێن بۆ هەر زیارەتکارێک چین ستان لایە و ئامبولانسش دەبینرێ لێرە ئەمە بۆچی؟ زیارەتکاران ئەوانەی کردن لێرە پشوو دەدەن زیاتر ئەو کەسانن کە پێویستیان بە عیلاج دەبێتن ئەو کەسانن کە نەخۆشی درێژخایەنیان هەیە بە تایبەتی لە ناو سیارەتێک دەچن یاخود خوانەخواستە لە کاتی جەوگۆڕیندا تووشی حاڵەتی نەخۆشی گوازراوە دەبن وەکو مەسەلەن زگچوون و ڕشانەوە و ئەو حاڵەتانە ئەمە عیلازیان دەکەین و نەخۆشەکانی درێژخایەن وەکو زەخت و سوکەریش عیلازیان پێ دەدەین. دیارە تیمی تەندروستی لێرە ئامادەیان هەیە بە شێوەی 24 کاتژمێری دەمێ ئاماژە بەوەش بکەم کە لێرە لە ئیدارەی سربەخۆی سۆران ئەو ئامادەکاریانەی کراون کە بەشدارن لەم پێشوازیە هێزەکانی پۆلیسی هاتوچۆ هێزەکانی پۆلیس ئاسایش لێرە ئامادەیان هەیە. ئەو لێرە شوێنێک دابین کراوە هاوکاری کامێڕمانم هەندێک دیمەنی ترتان بۆ گوازێتەوە کە ئەو کەسەی کە پێویستی بە چارەسەری زیاترە لێرە لەسەر ئەم مێزە دادەنیشێت و چارەسەری بۆ دەکرێت ئەگەر پێویست بوو ڕەوانەی نەخۆشخانەی ئاشتی ئەکرێت لێرە و هەندێک لەو پێداویستە پزیشکیانە کە خۆی لەدا و دەرمان دەبیدرێتەوە لێرە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران و ئەو تیمە کە 24 کاتژمێر لێرەیە دابین کراوە و ئەو نەخۆشانەی کە پێویستیان پێیە چارەسەریان پێ دەدرێت. دیارە لە 18 مانگەوە زیارەتکاران لە 5 پارێزگای کۆماری ئیسلامی ئێران بە ڕێگای دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران دێنە هەرێمی کوردستان و لێرە لە کانیماران و شێراوە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێریش بە هەمان شێوە پێشوازیان لێکرێ و شوێنی پشودانیان بۆ ئامادە کراوە لە 18 مانگ دەست پێکەوە لە 6 نۆ کۆتایی بەم پرۆسێ دێت دووبارەش دوای تەوابوونی چلەی ئیمام حوسێن لە کەربەلا و نەجەف لەوێ دووبارە ئەو زیارەتکارانە بە هەرێمی کوردستان دێنەوە لە ڕێگای دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران جارێکی تر دەگەڕێنەوە وڵاتی خۆیان.